بینەرانی عزیزی گەلی کوردستان سڵامەتان لەبێ ئەو کاتە هەموو کاتێکتان باش و هەینیتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و لە پرۆگرامێکی نوێدا بە ئێوەی عزیز و خۆشەویست شاد بوونەوە بۆ هیوای کە تا کۆتایی پرۆگرام بینەرمان بن سوود لە بڕگۆ و بابەت و تەوەری سەرەکی ئەمڕۆمان ببینن کە بۆمان ئامادە کردوون. عزیزان هەروەک هەمیشە چەند بڕگۆ و بابەتێکی جیاوازمان هەیە کە دواتر لە کاتی خۆیان و لە هەریەکانە پێتان دەڵێن کە بڕگۆ و بابەتەکانمان چین و تەوەرێکی سەرەکیشمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین و تەوەرێکی تەندروستی و باز لە یەکێک لا گرفتە تەندروستیەکان دەکەین کە دەتوانین بڵێن لە تەواوی دنیادا بە یەکێک لە بربڵاوترین گرفتە تەندروستیەکان دادەنرێت کە ئەویش نەخۆشی شەکرەیە. بە شێوەیەکی گشتی باز لە نەخۆشی شەکرە دەکەین زانی نەخۆشی شەکرە چیەوە چەند جۆری هەیە و هۆکارەکانی چین کە کەسێک دووچاری نەخۆشی شەکرە دەبێت و نیشانەکانی چین ئەو نیشانە و دەرکەوت و ئاماژانە چین کە ئەگەر لە کەسێکدا بە دەربکەوێت ئەوە ئاماژەیە بۆ کەسێک کە تووشی نەخۆشی شەکرە بووە و لە هەمان کاتیژدا باز لە چارەسەرەکان دەکەین. چارەسەرەکان چین و ئەگەر کەسێک تووشی نەخۆشی شەکرە بێت چارەسەر وەرنەگرێت ئەوە لێکەوتەکانی چی دەبێت و لە هەمان کاتیژدا کە ئێمە ئێستا لە مانگی ڕەمەزانی پیرۆزداین ئایا ڕۆژوگرتن تا چەند کاریگەری دەبێت لەسەر ئەو کەسانەی کە نەخۆشی شەکریان هەیە ئەو کەسانی کە توشبوو نەخۆشی شەکرەن دەتوانن بە ڕۆژوو بن یاخودنا. ئەمە بابەتی سەرەکی ئەمڕۆمانە کە دواتر بە وردی لەگەڵ پزیشکێکی پسپۆڕی هەناوی گفتوگۆی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین. سەرەتا دەچینە بڕگەی یەکەمی پرۆگرامەکە کوردستان لە وێنەدا بە یەکۆ بینەری بین و دواتر لە تەوەری سەرەکی پرۆگرام لەگەڵتان بەردەوام بین.
بەپێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە ساڵانە بۆ نەخۆشی شەکرە بڵاوی دەکاتەوە، بەپێی ئامارەکان تا ساڵی 2019 363 ملیۆن کەس لە تەواوی جیهاندا تووشی نەخۆشی شەکرە بوون کە دەکاتە لە 9% کۆی دانیشتوانی جیهان و بەپێی پێشبینیەکان بۆ ساڵی 2030 ئەگەری ئەوە هەیە کە بگاتە 578 ملیۆن کەس کە دەکاتە لە 10.2 کۆی دانیشتوانی جیهان. اینجا ئێمە ئەمڕۆ باز لە نەخۆشی شەکرە دەکەین، بزانین بە شێوەیەکی گشتی نەخۆشی شەکرە چیەوە، هۆکار و نیشانە و چارەسەرەکانی چی دەبێت و بە تایبەت کاتێکە ئەگەر کەسێک توشبووی نەخۆشی شەکرە بێت و چارەسەر وەرنەگرێت ئایا لێکەوتەکانی چی دەبێت و بازە خۆپاراستنەکەشی دەکەین چ بۆ ئەو کەسانی کە تووشی نەخۆشیەکە نەبوون چی بکەن بۆەوەی کە بە دوور بوون لە توشبوونیان لە نەخۆشی شەکرەوە، ئەو کەسانش کە تووشی نەخۆشی شەکرە بوون چی بکەن بۆ ئەوەی کە بتوانن کۆنتترۆلی نەخۆشیەکان بکەن و بە تایبەتیش لە ئێستادا کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزداین ئایا توشبوانی نەخۆشی شەکرە تا چەند دەتوانن بە ڕۆژوو بن یاخود ڕۆژوگرتن تا چەند کاریگەری دەبێت لەسەر تەندروستی توشبوانی نەخۆشی شەکرە و بە تایبەت کە ئەو دەرمانانی کە بەکاری دەهێنن هەندێک لە دەرمانەکانیان کە سێژەمەیە، بەڵام ئێستا لە مانگی ڕەمەزانی پیرۆزە دووژەم نان خواردنیان هەیە، ئایا چۆن دەتوانن دەرمانەکانیان ڕێککەنەوە ئەو خواردنەکان ئەو خواردانەی کە گرنگە و پێویستە لە مانگی ڕەمەزاندا بیخۆن بۆی کە کاریگەری لەسەر خراپبوونی تەندروستیان نەبێت، خواردنەکان چین وە لە چه خواردنێک دوورکەونەوە بۆی کە کاریگەری خراپی لەسەر تەندروستیان نەبێت. گفتوگوی ئەم بابەتە دەکەین لەگەڵ دکتۆر سایر عوسمان کابڕێزیان سپۆڕی نەخۆشیەکانی دڵ و هەناوین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیە و لەگەڵ ئێمەدا ئامادەیە. دکتۆر سڵاوت لێبێت، بەیانیت باش، سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەگەر هەر سەرەتا زۆر سپاس دکتۆر، سەرەتا بە شێوەیەکی گشتی پێمان خۆشە بە زمانێکی سادە و زانستیانە پێمان بڵێ کە نەخۆشی شەکرە چییە و ئایا چەند جۆری هەیە؟ بەڵێ نەخۆشی شەکرە چیە؟ پێشەوەی بۆ وەڵامی ئەو پرسیارە پێم خۆشە باسیەوە بکەین کە لە لەشی هەموو ئینسانێک شەکر هەیە، لە خوێنی هەموو کەس شەکر هەیە. شەکر هەیە بەردەوامی ئینسان بێ شەکر ناژی و شەکر بۆ خۆی کۆنتترۆل کراوە لە لەشی ئینسانۆکو ئامریکی ئۆتۆماتیک، ئەویش بەهۆی هۆرمۆنێکە بەهۆی مادەیەکەوە کە هەر لە لەشی ئینسان خۆی دروست دەبێت لە پەنکریاز دروست دەبێت. پەنکریاز ئەندامێکە لە ناوهەناوە لە پشتەوەی معیدەیە. زا ئەو هۆرمۆنی ئەنسۆلینە کۆنتترۆلی دەکات دەهێڵێ زۆر بەرز بێتەوە زۆریش دابەزێ. بەڵام ئەوانەی شەکریان هەیە خەلەلی تێدەکەوێت ئەم کۆنتترۆڵە شەکرەکان زیاد لە پێویست بەرز دەبێتەوە. بۆ نمونە ئەگەر کەسێ شەکرەی نەبێ، ئەوانەی کە شەکریان نییە کە فەحسی بۆ دەکەی قڕ ناگاتە 180، بەڵام ئەوانەی کە شەکریان هەیە دەگاتە 200 و زیاتریش. بەڵێ باشە دکتۆر، کاتە ئێستا گەر باسێک لە نیشانەکان بکەین، ئەگەر کەسێک توشبووی نەخۆشیەکە نەبێت و سەرەتای توشبوونی بێت، نیشانە و دەرکەوتو ئاماژەکان چین کە لە کەسێکدا ئەگەر بە دەربکەوێت ئەوە نیشانەیە بۆی کە ئەم کەسە دووچاری نەخۆشی شەکرە بووە؟ دەکرێت کەسە نیشانەی هەر نەبێ، بۆیە بەشێکی بەرچاوی ئەوانەی کە شەکریانێ پێیان نەزانیوە و ئەندێزار بە درەنگەوە پێی دەزانن، هەتاوە دەگاتەوەی شەکرەکە تووشی کێشەیەکیان کە بۆ نمونە لەوانەیە بچێتە لای دکتۆری چاوچاوی کەس بێ یا بێتە خەستەخانە تووشی نەخۆشی دڵ بێ، تەمەشا دەکەی کە پشکنی بۆ دەکەیت شەکرێ هەیە. لەبەرەوە دەکرێت نیشانەی نەبێ، بەڵام زۆر کەس نیشانەی هەیە. نیشانەکان ئەو خواردنەوەی زۆر، میزکردنی زۆر، بێهێزی، هەندێک جار ینی چاوی لە ڕەشەوە دێ، جار هەیە مەسەلەن گرفتی پێستی بۆ دروست دەبێت، تووشی هەوکردن دەبێت، یا برینێکی هەیە بە ئاسانی چاک نابێتەوە. ئەوانە هەندێک لە هەیە بێهێز دەبێت یا هەیە وەزنی دادەبەزێ دابەزینێکی کە بەبێ ئەوەی بۆ خۆی بێت. بەڵێ ئەوانە نیشانە سەرێکی. کەواتە دکتۆر دابەزینی کێش لە ماوەیەکی کەمدا کێ بڵێ چەند کیلۆیەک لە کێشی دابەزێەوە بێتە نیشانە بۆەوەی کە کەسێک تووشی نەخۆشی شەکرە بوو بێت؟ گومان لەلا دروست دەبێت گەرێکێ تەمان کە کێشی دابەزێ ببێ سوەیەکی دیاری کرا و بەڵێ گومان لەلا دروست دەبێت پشکنی شەکری بۆ دەکرێت. شێوازی دەستنیشانکردنی ئەم نەخۆشیە چۆنە دکتۆر؟ بە چه شێوازێک یا لە چه ڕێگەیەکەوانە ئێوە دەستنیشانی ئەوە دەکەن کە ئەم کەسە تووشی نەخۆشی شەکرە بووە؟
دەستنیشانکردنی نەخۆشی شەکرە بە پشکنینی خوێنە پشکنینی خوێن تەبەن ئەگەر یەکێ پشکینەکەی تەبەن لە دوو کاتی جیاوازەیە کاتێک کە خوێنە هیچ شتێکی نەخواردەوە بۆ 8 سعات یاشتی خواردووە زەهرێکی حسابی خۆی هەیە ئەگەر یەکێ لە خوێنی شەکرەکەی لە 126 تێپەڕی لە 125 تێپەڕی دەڵێ شەکرێ هەیە لە خوێنی بەڵام ئەگەر نیشانەی نەبێت دووبارەی دەکەینەوە دەڵێنەوە کەڵی تاقیگە ڕووی دابێ ئەگەر خوێنیش نەبێ ئەوە هەر لە کاتەکانی تر گەیشتە 200 و بەرەوسەر دەڵێ شەکرێ هەیە. بەڵێ دکتۆر بە یەک جار یاخود بە دوو جار پشکنین ئێوە دەستنیشانیەوە دەکەن کە ئەم کەسە تووشی نەخۆشی شەکرەوە یاخود وا پێویستەکە ببێتە 3 جار و 4 جار لە چەند ڕۆژێکی جیاوازەوە پشکنی نەبکەن بۆی کە بە دەقیقی دەستنیشانی نەخۆشیەکەی بکەن؟ ئەگەر نیشانەی هەبوو مەسەلەنێکی هاتووەڵە هەر پێم دەکرێت میز بکەم و ئەو بخۆمەوە ئەگەر یەک جار بەسە بەڵام ئەگەر نیشانی نەبوو دوو جار دەڵێنەوە کەڵەیەک دروست بوو بێ لە تاقیگە و لە پشکینەکە. بەڵێ ئەچینە لای ڕێنمایی تەندروستی کە هەرجار بازە گرفتێکی تەندروستی دەکەین بازە هۆکار و نیشانە و چارەسەرەکەی دەکەین با بێ کۆبینەری ڕێنمایی تەندروستی بین و دواتر بەردەوامین لەگەڵ دکتۆر سعیدە. پرسیارێکتان لێکردم لەسەر چیسەی هێلکەدان. آخر چیسەی هێلکدان وڵای هێلکەدان ئەنواع لە 100 ئافرەتی چیسەی هێلکەدانی هەبی کە گرێ لە گەربی لە 100 لە 300 دەکایەک یعنی پوینت لە 300 ژنان یەکێک دێرمۆیدی هەیە. دێرمۆید یعنی چی؟ یعنی چیسە کە لە هێلکەدانی لە منداریەوە لە ناوجی داچێەوە کە پیت بووە لە گەری پیت بووە لەوێ وەکو منداڵەکی دروست دەبێ. زۆر سەیرە لە ناوجی داچی مو ئێسقان ڕێخەرۆک چەوراتی لەو خانەی لەسەر هێلکەدانی چونکە هێلکەدان زۆر گرنگە لەسەر ئەو هێلکەدانەی دروست دەبێ نابینێ زیاد دەکا هەیە دەنجی لێوە نایە مندارشی بووە گچکەیە دوایە کە گەورە بوو هەستی پێ دەکا ئەگەر گەورە بوو هەستی پێ دەکا ئەگەر بێت و گەورەش نەبی بەس دەسوڕێ چونکە ئەو چیسە بەشتەچیەوە پێوە نووسایە بۆ بۆڕێ ئەگەر حرەکەتە چیوا بکە لەگەر خۆی دەی سوڕێنی لەبەرەوەی ئاسێ دەبی بەژانەوە دێ بەژانێکی زۆر دێ لە بۆ ئمە تەوارەی پێدەرێن یعنی چاودێری چڕ ئەوە دەرمۆید خەتەرناک نییە نەخۆشی خراپ نییە دەرمۆید ئەمە ئەگەر بێت و هێلکدان چیسەی هەبی چیسەکە لە ناودا هەر ئاو نەبی وە چیوانە هەر ئاوە بەهۆی ئەو هەموو دەرزەی دەدەنە ژنان ئەوجا لە 195 ئەو حاڵەتانە کە زجیشان کردینەوە ئەوەیە مەسەلەن ئەو هێلکەدانەکەیت نەدیتێ کوسپیە و گەورەیە ئەوە بە نازوور کە نازوورم لۆ کردیا ئەو هێلکەدانەکەیتی فەرم و بە نازوور تەنها دەیکەمەوە جیهازم هەیە دەچمە ناو هێلکەدانەکەی تەمەشای ئەوە فەتحەکەیتی کە چوویمە ناو هێلکەدانی خوونەکە دێتە دەرێ ئەوە تا خوونەکە ڕای دەچێشین بە سەکەرەکەی پارچەکانیش ئەوانەی پێوە نووسایە چاچی دەکەینەوە نەخۆش بە عملیاتەکی نازوور چاکەکەی ئەوجا ئەوە وەری دەگری وە خۆی لێ دێتەوە خوونەکە دێتە دەرێ هێلکەدانەکە لە جێ خۆیدا دەمەزرێتەوە پارچە چلێ وەردەگری لۆ تەحلیلێ ئەو ئێلکان لە ناوانە هێلکۆکەکە هەیە و ئاوەکەیە بیبەی داینەی لە ناقص 80 دەرەجەی مئوی بیت یعنی بیبەستێنی ئینگلیز عرب دەرێت تەجمید بیبەستێنی ئینگلیز دەرێ فرۆزنی کەی دەتانی 5 ساریش دوایوی لەگەر سپێرمە چ تێکەریکەی دەمینێ ئەوەیە کە پێی دەرێن چیسەی هێلکەدانی ئەگەر چیسەشی هەبی ناچی هێلکەدانەکەی لێکەیەوە وەکو بۆتم دەرمۆید مووە و چەوراتێ و ئاشتانەیە
بە زۆری ئەوەی کە دەرەچی سە ئێلکەدانت هەیە بڕواتان هەبێ ئەو مۆزوعە ئەوە تەمەشا ئەو ڕخەرەوەکەکەیتی دەیکەیەوە خونەکە دێتە دەرێ تۆ ئەوجا ئەگەر چیسەکە باەپسیەکەت لێ وەرگرت دوور بە نەخۆشی خراپ بوو بە زۆری دوای 35 ساری جاروبار هەیە نەخۆشی هێلکەدانی شێرپەنجە بە زۆر کەمە هەیە منداریشی هەبووە لۆم کردیا شێرپەنجە دەرچۆ ئەوە دەبێ یەکسەر عملیاتی بکەین دوای تەحلیلەکە چونکە طبیعەتی هێلکدانی لە ناوزجی ئافرەت لە گۆڕەیە بە هیچ دانە پۆشرایە لە ناو پەریتۆنیۆمیتی مەلەی دەکالۆ خۆی دەجولێتەوە ئەوە ڕحم ئەگەر چەسپاو بی معنا نەخۆشە ئەوە حڕەکەی دەکە ئەوە دەجولێ ئەوها دەکە هەمووی لە ناو ئەو حەوزەی دایک وەکو مەلەوانگەچ حالات هەیە چیسەی هەیە بەڕێ ئەما چیسەکە زۆر ترسناکە تا دەگاتە تو دەرچووە ئاوکەی لێ دەرچووە چیتەوە ناوە ناوی ئەوها برند بووە نەخۆشم هەیە 13 چێلۆ چیسم لێ دەرینایە بەبێ ئاوەکەی ئەوها وەزجی ئەوە ئێک لەو نەخۆشانەیە کە دەچنە کتێبێ چونکە نەبووە سەرەتانی هێلکدانی 4 سار بژیە بە تەواوەتی وەچی گوتم ئەگەر لە هێلکدان تووشی سەرەتانێ بە پێنجە هێلکەدانی لە دەرەجە 0 دەتانێ عیلاجیکەی 0 یانجارێ بڵاو نەبووتەوە بەس هەر بووە دەرەجە 2 دەگاتە جەرجی دەکاتە ناو هەناوی دەگاتە هەموو پەریتۆنیۆمی ئاوێ دەکاو ئەوە نسبەتی ژیانی زۆر کەمە. سپاس بۆ دکتۆرە عەتیە بۆ پێدانی ئەو زانیاری و ڕێنمایانەی تایبەت بە خانمان. بەڵێ عزیزان ئەگەڕێنەوە لای میوانەکەمان دکتۆر سەعید بۆ بابەتی تەندروستی تایبەت بە نەخۆشی شەکرە. دکتۆر سەعید باسمان لە نەخۆشی شەکرە کرد کە چییە؟ باسمان لە جۆرەکانی کرد، باسمان لە دەستنیشان و نیشانەکانی کرد. ئێستا ئەگەر باسێک لە هۆکارەکان بکەین کە پێشتر پرسیاری هۆکارەکانم کرد بەڵام وەڵامەکەیم وەرنەگرت. ئێستا پێمان بڵێ هۆکارەکان چین؟ هۆکارەکانی نەخۆشی شەکرە طبعاً چەند هۆکارێک کە ئەگەری توشبوون زیاد دەکا یەکێک لەوانە هۆکاری بۆ ماوەیە وێ ڕاستە دەبین خەڵک دەبینە کە لە هەندێک بنەماڵە و هەندێک خانەوادە چەند کەس شەکرەی هەیە لە هەندێک بنەماڵی تر نیانە لەبەرەوە بۆمانەوە دەوری هەیە هەندێک شتی تریش هەیە کاریگەری هەیە هاوسەنگی لە نێوان خواردن و خواردنەوە لەلایەک جوڵەژە لایەک تا جوڵە زۆرتر بێ باشترە وەکو دەزانن ئەوانەی کە جوڵیان زیاترە ئەگەری توشبوونیان کەمترە حتا لە ئاژەڵیش یعنی ئەوەی کە ئاژەڵی چێوی شەکرێت تووشی یەکەمتر تووشی شەکرە دەبێت بەرامبەر بە ئاژەڵێک کە لە شوێنێکی داخرا دەژی لە ئەوانەی کە لە ئیش دەکەن مەسەلەن ئیشکرێکاری دەکەن ئیشەکان ماندووبوونی تێدایە خەڵک لە گوندەکان خەریکی ڕزوباخە خەریکی شوانیە تەمەشا دەکەی ئەگەری توشبوونی کەمترە بە کەسێک کە دوکاندارە و لە شار دایم دانیشتووە ئەوە جوڵە ئەنجا خواردن و خواردنەوەش تەوەن تا خواردن و خواردنەوە سوکتر بێ باشترە شەکر کەمتر بێ باشترە بۆ توشبوونەکە ئەنجا هەندێک حاڵەتی تر هەیە بۆ نمونە جگێرە و کحول و ئەوانە ئەگەری توشبوون زیاد دەکات لەوانەیە هەندێک هۆکاری تریش هەبێت کە هێشتا بە تاوای ڕوون نەبوو بێتەوە ئەگەر ئێستا و جاران بەراوردکەین گۆڕانکاری زۆر ڕوویداوە لە ژینگە و لە خواردن و خواردنەوە و شێوازی ژیان و شتانە هەندێک حاڵەت هەیە بڵێ لە نیشانەکانە ئاماژت بۆ کێشدابەزین یەکێکە لە نیشانەکان یاد بڵێت دەتوانین گومان بکەین بەڵام کێش زۆری ئەبێتە هۆکار بۆ توشبوون بە نەخۆشی شەکرە؟ نەخۆشی شەکرە لەو کەسانە زیاترەکە کێشیان زۆرە یا قەڵەون بەڵێ لەبەر ئەوە ینی تەبەن بینە سەر باسیەوەمان نەکرد زۆرەکانی شەکرە دێنە سەر باسیەوەش بەڵام بەڵێ ئەوکو ئاماژتان پێدا لەو کەسانە زیاترە کە قەڵەون لەبەرەوە قەڵەویژێک کە لە هۆکارەکان
هەندێ ڕەگەزیش تەماشا دەکەی لە هەندێک قەوم و لە هەندێک ڕەگەز و لە هەندێک وڵات زیاترە بۆ نمونە پێستەکانی ژەوانی شتەکریان زۆرە بەڵام ئەگەر بەراوردیکەی بە هەندێ خەڵکی کە مەسەڵەن خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەری توشبوونی زیاترە. بۆچی دکتۆر؟ بڵێ دیارە پەیوەندی بە جینەکان و بە پێکاتەی کە خوای ئینسانی هەرێکە و نەوەی دروست کردووە لە هەندێ میلەت و لە هەندێک قەوم زیاترە. هەندێ بۆ نمونە لە هیند و بەنگلادیش و پاکستانوانە هەر ڕێژەکە یا لە خەلیج وڵاتەکانی خەلیج سعودی و کوێت و قەتەر ئەوانە. بەڵێ کاتە دەتوانین بڵێ ژینگە کاریگەریەکی ڕاستە و خۆی هەیە لەسەر توشبوون بە شەکرە؟ باسیۆمان کرد کوتمان ڕەگەز یا پێکاتەی جینەکان لەوانەیە کاریگەری زیاتر بێ بەڵێ ژینگەش دەکرێت دەوری خۆی بینێ. بڵێ بەڵێ باشە دکتۆر خانمان زۆرجار لە کاتی دووگیانیانە دووچاری نەخۆشی شەکرە دەبنەوە. ئەم نەخۆشی شەکرەی لە کاتی دووگیانیان دەچێتە کام جۆر لە نەخۆشیەکانی شەکرە؟ جۆرێکی دەکرێت بڵێ جۆرێکی سربەخۆیە ئەگەر باسی جۆرەکانی شەکرە بکەین تەبەن جۆری دوو لە هەمووی زیاترە زۆربەی هەر زۆری خەڵک کە شەکرێ هەیە جۆری دووە. جۆری یەکەیە کە لە منداڵ و مێر منداڵ ئەوانەی کە لە سەرەتاوە دەرزیان پێویستە و ئەوانە ژمارەیان زۆر نییە. ئەوەی کە یعنی جۆری دوو لە هەموو ئیژماری زیاترە زۆربەی هەر زۆری خەڵک جۆری دووە و ئەو جۆرەشەیە کە لە خانمان و کە لە کاتی دووژیانیدا ڕوودەدا. هەندێک جۆری تر هەیە کە کەمن شازن و بزان پێویست ناکە زۆر باسی بکەین. بەڵێ کەواتە ئەو جۆری نەخۆشی شەکرەی کە لە خانمانی دووگیانە دروستە بێ یاخود خانمانی دووگیان تووشی دەبن جۆری یەکەم و دووەم نییە دەچێتە جۆری سێمەوە دەتوانین وا بڵێین دکتۆر؟ هەر دەڵێ شەکرەی دووژیانی ئاوە ناوی دەنێن. بەڵێ بەو شێوەیە باشە. دکتۆر نەخۆشی شەکرە بۆچی چارەسەری دەبێت؟ ئەگەر چارەسەر نەکرێت کەسێک توشبووی نەخۆشی شەکرە بێت لێکەوتەکانی چی دەبێت؟ پرسیارێکی بەجێیە تەبەن زۆر لێکەوتەی هەیە و لێکەوتەکانی فەورینین لەبەرەوە خەڵکن زار پشتگوێ دەخا کە لێکەوتەکانی شەکرە تەبەن شەکرە ئەگەر بۆ ماوەی دوور و درێژ بەرز بێتەوە کار لە بۆریەکانی خوێن و لە دەمارەکان دەکات تێکیان دەدا لەبەرەوەنجا ئەو دەمارە ئەو بۆری خوێنە لە کوێ بێ و شوێنە تێکدا ئەگەر لە دڵ بێ دڵ کێشەی بۆ دروست دەبێت لە مێشک بێ مێشک بۆی هەیە تووشی نەخۆشی دڵ بێت جەڵتەی مێشک ئەگەری شتانە زیاد دەکات چاوکزیەکێکە لە لێکەوتەکانی کە سستی گورچیلە تەماشا دەکەی ئەوانەی کە گورچیلیان سستە ئەوانەی ئەگەر یەکێ بچێتە شوێنی ئەوانەی کە غەسلی گورچیلە دەکرێت زۆر لەوانە شەکر و زەختیان هەیە. دەکرێت گرفت بۆ قاز دروستکە هەستە دەمارەکانی قازەوە شتێک کەمتر باز دەکرێت بەڵام ئەوانەی کە شەکریان هەیە بۆ ماوەی دوور درێژ وەک پێویست چارەسەر نەکراوە باسی دەکەن دەڵێن مەسەلەن قاچم مێرولە دەکا یا وەکو سوتانەوەیە یا هەست بە سڕبوونێکی ناخۆش هەیە دەڵە شەو تا بەیانی خەوم لێ ناکەوێت لەبەر سڕبوون و لەبەر مشکلی قاچم هەرمە ژوا دەکا جارێ دەبێتەوەی برینی قاچ برینەکە بە زەحمەت چابێتەوە و خەڵکتان لەوانەیە بینی بێ بینەران خەڵکیان بینی بێ کە تووشی عملیاتی قاچی بووە قاچ بڕاوەتەوە بەهۆی شەکرەوە. تەمەەن کێشەی تریش هەیە کێشەی پیاوان هەیە هەندێک زار تووشی دەبن لە ئەنجامی ئەوەی کە شەکرە کۆنتترۆلنیە کێشەی پێست دروست دەبێت زۆر کێشە هەیە لە زۆر لێکەوتێ هەیە کە دەکرێت لە ئەنجامی چارەسەر نەکردنی یا چارەسەرکردنی بە شێوەیەکی نیوە سەڵ کە ئینسان تووشی بێ. بەڵێ چارەسەرەکان چی دەبن دکتۆر و کاتێک لە دوایەوەی کە زانیمان چارەسەرەکان طبعاً بەڵێ بەڵێ فەرموو چارەسەرەکان چی؟ چارەسەرەکان چەندین لایەنی هەیە ئەوە نییە بڵێ بە یەک گوشتە جواب درێتەوە طبعاً جوڵە هەیە پارێزی هەیە و دەرمانیش هەیە جاگرێک بینە سەرباسی و شتانە بەنسبەت جوڵەوە طبعاً جوڵە بۆ هەموو کەس پێویستە شەکرت هەبێ یانە بێ جوڵە ئەوە لە هەموو دنیاەوە تاکیدی لەسەر دەکرێت کەمترین شت کە ئینسان پێویست پێ بێ ڕۆژان نیو سعات یا زۆربەی ڕۆژەکان نیو سعات بە پێڕۆیشتن ڕۆشنێکی گورج ئەوە کەمترین شتە بەڵام تا زیاتر بێ باشترە هەموو جۆرە جوڵەیەکی تر ڕۆیشتنە لە ڕێگاوبان لە دەشت و دەر لە یەکێ دەچێمە لە دەکا دووگۆڵی دەکا یا خەڵکی ئامر لە ماڵەوە دەکڕێ هەموو جۆرە جوڵەیەک شتێکی باشە و پێویستە یەکێ ئیش دەکا ئیشی دەست دەکات بە ئیشەکە ماندوو دەبێت ئەوانە هەمووی شتی باشن بەڕاستی
وە جوڵە دەرکەوتووە بۆ خەمۆکیش باشە بچی لە ماڵەوە دەرسی تۆزێ بێ و بچی ینی دەرکەوتووە ڕۆژانە کەمێک جوڵە بۆ خەمۆکی زۆر کاریگەری هەیە بەقەت دەرمانی خەمۆکی کاریگەری هەیە. ئەوە تەمەن بۆ بێنە سەر پارێزی تەمەن پارێزی پێویستە هەم وەک خۆ پاراستن بۆ کەسێکە تووشی نەبەیە کەسێکە تووشی بۆ دەوێ شەکرەکەی کۆنتترۆلکە پارێزی لە خواردنەوە لە خواردن لە بەنسبە شەکرەوە میوە سنووردارکە ناڵێن نەیخوا تەمان یەکێ لەو شتانێک کە ئێمە لەسەری ڕاهاتوین چا شەکری هەیە طبعا ئێمە شەکر باش نییە جا هەیە دەڵێ ژیانەکە تاڵ بووە بەس چایەکە ماوە شێرین بێ گەریش بە تاڵی بخۆینەوە هیچ نامێنێتەوە تامەنەوە قسە یعنی ڕاستی تێدایە تۆزێک شەکر باش نییە شەکر خراپە شەکر تەرێک بکرێ هەیە دەڵێ باشە شەکر ئەگەر هەر نەبێ کێشەیە نەخەری کێشە نیە شەکر هەر دەبووە هەر نەبێ هەربوونی نەبێ باشتەبەن بەڵێ حەپەیە حەبیچا هەندێک کەس لە خۆیانەوە دیعای ئەوە دەکەن کە ئەو حەبە خراپە تەبەن ئەو قسە هیچ بنەمایەکی هیچ بەڵگەی نیە بۆ ئەو حەبە خراپێ ئەو حەبە لە هەموو دنیا بەکاری لە ئەوروپا ئەمریکا و وڵاتانی پێشکەوتوو هیچ کێشەیەکی وای نییە و ئەو شتە ڕاز نییە کە دەڵێن بۆ چاو خراپە لەبەرەوە دەکرێ بەکار بێ حەبی چا هەیە و شتێ هەندێک مادەی کەشەیە یەکە لەوانە پێڵێن ستیڤیا ترۆڤیا بەڵام خەڵک هەندێک شتی هەڵە وەرگرتووە من چەند جار ڕێککەوتوتە مارکێتێک کە شەکرتانراوە بە هەڵە دەڵێن ئەو شەکرە بۆ ئەو کەسانەیە کە نەخۆش شەکرانێ کە ڕازنی هەر لێ نووسراوە بە ئینگلیزی نووسراوە شەکر بەڵێ شتێکی تر طبعا بەڵێ دکتۆر لە چارەسەرەکانە ئاماژەت بە جوڵە کرد لە خواردنەکانیش بە شێوەیەکی گشتی بەڵام ئەگەر باس لە چارەسەری پزیشکی بکەین یاخود ئەو دەرمانە پزیشکیانە بکەین ئەوان تا چەند چارەسەر یاخود چارەسەرێکی بنەبڕی نەخۆشی شەکرەکە ئایا نەخۆشی شەکرە چارەسەرێکی هەمیشەیی هەیە یاخود تەنها کۆنتترۆلکردنی نەخۆشیەکەیە لەو ئاستەیە کە زیاتر نەبێت. طبعا پارێزەکەم تاوا نەکرد ئەگەر ویست دێنەوە سەرباسی بەڵام بۆ وەڵامی پرسیارەکە طبعا زارزار دیعای دەنگۆیەوە بڵاو دەبەوە لە فڵان شوێن چارەسەری بنەبڕ هەیە بەڵام چارەسەری بنەبڕ ینی ئەوە ڕاستە خۆ جوابی نەدەینەوە باشە بەناوێکتر ئەگەر یەکێک قەڵەوە بێ بۆ نمونە کێشی زۆرە کە کێشی دادەبەزێنێ هەندێکیان لەوانە تەماشا دەکەی شەکرەکەی ئاسایی دەبێتەوە کەسێکی لێدێ کە شەکرەی نییە بەڵام کە ینی ئەگەر ئەو چێش دابەزینە بەهۆی ڕێجیم و ڕاضەوە بێ یا بەهۆی نەشتەرگەریەوە باش تێبێ کە وەزنی خۆی زۆر دابەزان شەکرەکەی ئاسایی دەبێتەوە لێ پێی ناڵێن چاک بووە دەڵێن یعنی شەکرەکە لە شتا هەیە ینی ئەگەر قەڵەو بێتەوە جارێکی شەکرەکە دەست پێ دەکاتەوە لەبەرەوە دەکرێت بڵێن چارەسەری بنەبڕ ینی نازانم بڵێم هەیە یان نییە یا حاڵەتێکی زۆر شاسەیە هەندێک کەس پەنکریاسی بۆ نەفەرێکی بۆ دێنن بۆی دادنن لەوانەیە باش بێتەوە شەکرەکە یاسایی بێت بە شێوەیە گشتی دەکرێت بڵێن شەکرە چارەسەری بنەبڕی نییە دەتوانی کۆنتترۆڵێکی دەتوانی چارەسەریکی بڵێ. بەڵێ باشە دکتۆر ڕۆژانە ئێمە گوێمان لە هەندێک کەس دەبێت دەڵێ شەکرەم داوەزیوە ئایا داوەزینی شەکرە چییە و هۆکارەکەی چییە نیشانەکانی چین چۆن بزانین کەسێک کامە شەکرەکەی دابەزیون دەکەوێت کە شەکرەکەی بەرزوو بێتەوە. بەڵێ شەکر هەندێک جار زیاد لە پێویستدا دەبەزێت لە هەفتا دێتە خوارەوە گەل لە هەفتاتە خوارەوە لە هەفتا و شەستاتە خوارەوە کەسە تێک دەسێت لەوانەیە لە کەسێک ڕووبدا کە دەرمانی بەکارهێناوە بەڵام خوارد نەخواردوە جا هێڵەنجی هەبووە شتێکی هەبووە کارێکە بۆ کەنای نەخواردوە یا دەرمانەکەی زیاد لە پێویستە یا تووشی نەخۆشێک دەبێت بۆ نمونە دەرمانی هەبووە و شتێکتری دەسەر لە پڕگورسیلەی سز دەبێت تووشی نەخۆشێک دەبێت شەکرەکەی زیاد لە پێویستدا دەبەزێت ئەگەر شەکرەکەی دابەزێ و کەسە هەست بە برسیبوون دەکا هەست بە شەوەشی دەکا لەوانەیە ڕێگی تێکسێ دڵی پەلەپەل دەکا دەستی دەلەرزێ ڕەنگی هەڵدەبزرکە هەرق دەکاتەوە لەوانەیە ئەگەر هەر درێژە بچێشێ و شتێک نەخواتەوە وای لێبێ کە هەڵسکەوتی ناسایی بکە تەنانەت هەندی زار دەگاتەوەی کە بێهۆشیش بێ. بەڵێ دەست خۆش دکتۆر
لەگەڵ نزیکبوونەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا هەڵبەتە و کەسانی کە گرفتێکی تەندروستیان هەیە هەمیشە دەگەڕێن بە دوای وەڵامێکدا بۆی کە ئایا ڕۆژوگرتن کاریگەری دەبێت لەسەر تەندروستیان و کاریگەریان دەبێت لەسەرەوەی کە گرفتە تەندروستەکان بەرەو خراپتر بڕوات یاخۆنا. اینجا ئێمە ئەمڕۆکە بازە نەخۆشی شەکرە دەکەین ئایا ڕۆژوگرتن هیچ کاریگەریەکی دەبێت لەسەر ئەو کەسانی کە توشبووی نەخۆشی شەکرن یاخود بە پرسیارەکە بە شێوەیەکتر بکەم ئەو کەسانی کە توشبووی نەخۆشی شەکرن دەتوانن بە ڕۆژوو بن؟ بەڵێ زۆربەی هەرە زۆری ئەوانەی شەکریان هەیە وەکوتمان بەشێکی تەمان باسی جۆری یەک ناکەین جۆرێکەوەیە کە لە منداڵ و مێر منداڵ کە دەرزیان هەیە ئەوانە بە ڕۆژوو نەبن ئەوانە ژمارەیەکی کەمن زۆربەی هەر زۆری خەڵک کە جۆری دووەوە زۆریشیان قەڵەون وەزنیان یا وەزنیان زۆرە ڕۆژوگرتن بۆ ئەوانە بووە یعنی بۆ زۆربەی هەر زۆری خەڵکە شەکرێ هەیە لایەنی ئیجابی هەیە بۆ تەندروستیان باشە لەوانەیە شەکرەکەیان باشتر کۆنتڕۆڵ بێ لەوانەیە تۆزێ کێشیان دابەزێت لەبەرەوە زۆربەی هەر زۆری خەڵک دەتوانێت بە ڕۆژوو بێ شتێکی باشە ژمارەیەکی کەم هەیە کە بە ڕۆژوو نەبن باشە بۆ نمونەیەکێ گورچیلەی سستە گورچی لە حەزی لە ئاوە ینی ئەوە نایە بە ڕۆژوو بن ئافرەتی دووژیان ئەگەر شەکرەی هەبوو وە پێویستی بە دەرزێ بوو بە ڕۆژوو نەبێ باشە و هەندێک کەسی کە هەیە کۆنتڕۆڵی شەکرەکەیان ئاسان نییە بەرز و نزمێکی زۆری هەیە هاتنەوانە دەرزیان هەیە زیاتر لە جارێک 2000 و 3000 ئەوانش بە ڕۆژوو نەبن باشە یا یەکێ مەسەڵەن شەکرێ هەیە و شتێکی تری هاتە سەر لەم ساڵ 2022 تووشی جەڵتە بۆ جەڵتەی مێشکە جاڵتەی دڵە یا قستەری دڵی بۆ کراوە ئەوانەی لەم ساڵ تووشی بوون لە 2022 ئەم ساڵ بە ڕۆژوو نەبن باشە. بەڵێ دکتۆر ئەو کەسانەی کە جۆری شەکرەکان لە جۆری یەکە و دەرزیان هەیە بە هیچ شێوەیەک ناتوانن بە ڕۆژوو بن یاخودەوە تا ئەوانیش پێویستەکە ڕێنمایی تایبەتیان پێ بدرێت بە پێی ڕێنماییەکە ئەوان بە ڕۆژوو بن. بەڵێ ئەوەی کە ڕۆژ یەک جار دەرزی هەیە دەتوانێت بە ڕۆژوو بێ لەوانەیە پێویستی بە گۆڕانکاری بێ لە وەختەکەی دابۆ نمونە گەر بەیانی بۆ لەوانەیە دەرزەکەی بخاتە ئێوارە ئەگەر ڕۆژ یەک جار بێ دەتوانێت بە ڕۆژوو بێ لەوانەیە پێویستی بە گۆڕانکاری لە کەمی بکاتەوە و گۆڕانکاری تێدا بکاتەوەنەوە لەژێر چاودێری و پزیشکی خۆیدا دەبێت بەڵێ بەڵام ئەگە ڕۆژی 2000 و 3000 دەرزی هەبێ لەوانەیە نتوانێت بە ڕۆژوو بێ بە ڕۆژ نەبێ باشە. ئەی بۆ ئەو کەسانەی کە حەبوو دەرمانیان هەیە کە ڕەنگە زۆر جار سێژەم نەبێت ئەو کاتە کە ئێستا لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا خواردنەکانیان یاخود ژەمەکانیان بۆ بە دووژەم چۆن بتوانن دەرمانەکانیان ڕێک بکەنەوانێ و کە بتوانن بە ڕۆژوش بن؟ ئەوانەی کە 2 ڕۆژ دەرمانیان هەیە عفو 2000 دەرمانیان هەیە یا 3000 ئەوانە بە شێوەیە گشتی ئەوانە پێشوەخت سەردانی پزیشکی خۆیان کرد بێ یا سەردان بکەن باشە لەوانەیە کاتەکەی گۆڕانکاری بەسەردا بێ ئەوەی بەیانیان و پاشێ و تۆزێک پێویستی بەکەمکردنەوە بێ بەڵام ئەوانە هەمویان دەتوانن بە ڕۆژوو بن ئەوەی کە 3000 دەرمانی هەیە طبعاً ئەوەی نیوەڕۆ بۆیە دەرمانی نیوەڕۆ هەیە چکە نیوەڕۆنانی دەخوا لە کاتەکانی تر کەنانەکە ناخۆ شەکرەکەی هەندە بەرز نابێتەوە لەوانەیە پێویستی بە دەرمانەکە نەبێ ئەوەی نیوەڕۆ بەڵام ئەوە باشتر وایە کە لەژێر ڕێنمایی پزیشکی خۆیدا بێ. بەڵێ دکتۆر لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا هەڵبەتە شیرینی زۆرە خورێ لە خۆپارێزیەکەشە ئاماژەت بەوەدا کە شەکر بە هیچ شێوەیەک نەخورێت کە کاریگەری خراپی دەبێت لەسەر تەندروستیان بەڵام ڕەنگە ئارەزویان هەبێت بۆ شیرینی خواردن ئایا ئەو کەسانێک کە توشبووی نەخۆشی شەکرە نابێت بە هیچ شێوەیەک شیرینی بخۆن یاخود دەتوانن ئەگەر دەتوانن کەی و چەندێک بڕێکەی چەندێ بێت کە بتوانن بیخۆن؟ خۆی ئینسان ئەگەر بتوانێت شەکر هەر نەبێ باشە یعنی ئەوەیش کە شەکرەشی نییە هەر نەبێ باشە بەڵام شتی تریش هەیە شیرینە خورما هەیە و هەنجوین هەیە شتی تر هەیە شیرنەمەنەکانی تر پاخلاوە شتانە ئینسان تا بۆی بکرێت شیرینی کەمێ باشە ئێمە کە ڕۆژ دەشکن خەڵک ینی بە خورما دێشکێنێ دەکرێت دەنگکەی و دەنگ سێ دەنگ لەوە زیاتر نەبێ و شتەکانی تر بە نیسبەت پاخلاوە هەر نەبێ باشە هەنجوێن تەمان هەندێک هەنجوێن بۆ چوونی هەڵی هەیە وازان هەنجوێن خراپ نییە بەڵام هەنجوێن لە 80% شەکرە یانێ گەرێکێ
100 غرام هەنجوین بخواوەکوە 80 غرام شەکری خوارد بێ و ئەگەر کەسێک قەناعەتی بۆ شتە نیە لەوانەیە ئامێری شەکرەیە بخۆی دەکرێت بە تاقی بکاتەوە شەو بە تاقی بکاتەوە تۆزێ پێش هەنجوینەکە دوای هەنجینەکە کەواتە دکتۆر ئەو بۆ چوونە هەڵەیە زۆر بەرز بێتەوە بڵێ لە نێو هاوڵاتیانە دەڵێ من شەکر ناکەمە چاوە هەنگوینەکەمە چاوە هەنگوینەکە خۆم بۆی کە بڵی تەندروستی خۆی بپارێزێت ئەوەش بۆ چوونێکی هەڵەیە کە هەنگوین بخرێت لە باتی شەکر بەڵێ بەڵێ وەکو گوتمان لە 80 هەنجوین شەکرە بەڵام ئەگەرێکی لە نێوان شەکر و هەنجوین ویستی یەکێکیان هەڵبژێر ینی بڕیاریدا هەرێکیان هەڵبژێر هەنجوینەکە کەمتر خراپە بە بەرامبەر بە شەکرەکە یعنی با بڵێن دوو کەوچکی هەنجوین بە بەراورد بە دوو کەسکی شەکر دوو کەوچکە هەنجوینەکە کەمتر خراپە ناڵێن باشە دەڵێن کەمتر خراپە بەڵێ ئەی ئەمە بۆ چەرەساتەکان دکتۆر چۆن دەبێت ڕەنگە بە تایبەت لە پاشێواندا ئەو کەسانی کە بەڕۆژوو دەبن یاخود پاشێو دەکەن گوێز یەکێک بێت لە خواردنەکانیان یاخود ئەو خواردنە سەرەکیانەی کە لە پاشێواندا بخورێت ئایا چەرەسات و بە دیاریکراوی گوێز هیچ کاریگەریەکی تەندروستی هەیە لەسەر ئەو کەسانی کە توشبووی نەخۆشی شەکرن؟ گوێز شتێکی باشە و چەرەز بە شێوەیەکی گشتی ئەگەر خوێیەکەی لەگەڵ نەبێ باشە شتێکی باشە بەڵام خوێیەکە تێکی ئەدا سوکە زۆر لەوانەی شەکریان هەیە زەختیشیان هەیە لە 170 ئەوانەی شەکریان هەیە بە تێپەڕبوونی کە تووشی زەختیش دەبن لەبەرەوە سەرەز ئەگەر خوێکراو بێ لەوانەیە شتێکی باش نەبێ بەڵێ بۆ جۆری نانەکان چۆنە دکتۆر نانی سپی نانی بۆر یا بڵێ نانی گرم و نانی جۆ ئەمە کامیان باشترە و کامیان کاریگەری خراپی دەبێت لەسەر تەندروستیان بەڵێ تەبەن دیارەگەڕاوینەوە بۆ سەر پارێزیەکە تەبەن ئەگەر نانی جۆ هەبێ لە نانی گەنم باشترە و خەڵکی ئێمە زۆر کەس نان وەکو خواردن سیر ناکە بیر لەوەی نیە کە وزەی تێدا نان خواردنە هەندێک کەس هەر وەکو بەرگێک حسای بۆ دەکات وەکو بۆ پێچانەوەی خواردن بەیانی نان بەخۆی خواردنە وزەی تێدا لەبەرەوە یعنی ئەو شتانێک کە لە ئاردی سپی دروست دەکرێت سنووردار بێ یا دەکرێت بڵێن شتانێک کە کاربۆهیدرات پێکاتی سەرەکەتی کە ئەو شتانە دەگرێتەوە کە لە ئاردی سپی دروست دەکرێن و پەتاتە و برنجیش ئەوانە سنووردار بێ ناڵێن تەریکا بەڵام سنووردار بێ اینجا بەڵێ بینە طبعا تۆزە بگەڕێنەوە خواردنەکانی سەردەمی کۆن بۆ هەموو کەسێک ینی خۆمان ڕابێنین لەسەر خواردنە کۆنەکان بگەڕێنەوە بۆ خواردنەکانی سەردەمی باو باپیرانمان نەکو باپیرانمان ماش و نۆک و نیسک و تۆڵەکە و جیا و کەنگرە و پەڵپین و سێش سڵق و شۆربا و ئەم شتانە زۆر بێ هەموو ڕۆژ لەو برنج نەبێ هەندێک کەس وەکو ئالوودەبووین لە هاتووە لەسەر لەو برنج ئەو شتێکی خراپە تۆزێ دەبێ گۆڕانکاری بکەین لەو شتانەدا و هەر شتێکە خوددا حەز دەیسێتێ ینی نمونەی زیندوو شێ بۆ ئەمە لە ئەوروپا ئەمریکا و لە ڕۆژاوە خەڵک خۆی نەتاوەتە برنج لەبەرەوە بوون نەبێ هەبێ و نەبێ وەکو یەکە لەلایەن هەر شتێکە خوددا مثلەن حەز دەیسێت زۆر کەس زۆر لەگەڵ کە خانمان کە شتە باز دەکەی دڵا خەمداڵەکان نایخۆن ئەوە یعنی بە تێپەڕبوونی کاتەگەر هەر ناوە زیادی بکەی ینی فێری دەبن و حەزیان دەیسێتێ بەڵێ دکتۆر بۆ خواردنی میوەکان ئایا ئەو کەسانی کە توشبووی نەخۆشی شەکرن دەتوانن کام جۆر لە میوەکان بخۆن کە کاریگەری خراپیان نابێت لەسەر تەندروستیان وە چی کاتێکیش بیخۆن بەڵێ بەڵێ خۆی میوە هەموو میوەیەک تۆزێک شەکری تێدا کەم و زۆر تا شتێنتر بێ شەکری زیاترە بۆ نمونە هەنجیر و شووتی و کاڵک و ترێ ئەوانە شەکریان زیاترە دیاریشە ینی کە شووتی لەشکێنی یا هەنجیر دەبێت ناو سەلاجەوێ زوو تێک دەچێت هۆکارەکەوە کە شەکری زۆرە لەبەرەوە ئەو شتانە کەم بێ و میوە دەکرێت ئێمە ناڵین تەرێک بکرێ کە ینی حەدی خۆی هەبێت لە حەدی ماقول زۆر لەسەر یەک نەبێ دەکرێت ئەگەر ڕەمەزان نەبێ مەسەڵەن ڕۆژی دەکرێت 2003 جاری هەر جارێک کەمێک لە ڕەمەزان تەبەن ئێوارە و پارشەوێ هەر جارێک کەمێک دەکرێت بێ خۆ هەرچەند شەکر بەرز دەکاتەوە بەڵام ئێمە ناڵێن تەری بکرێت کە لایەنی ئیجابیشی هەیە و
ڤیتامینەکانی تێدا کانزای تێدایە و ئینسان حەزیشی لێتی بڵێ باشە دکتۆر ئێستا خانمان زۆر گرنگی بەوە دەدەن کە میوە وشکیەکەنەوانێ و لە کاتێک تراخ و لە وەرزێکی ترا دەیخۆنەوەڵبەت بە حازریش هەیە لە نێو مارکێتەکاندا ئەو میوانەی کە وشکراوەتەوە دەخورێت هەمان کاریگەری میوە فرێشەکەی هەیە یاخود بەهای خۆراکەکەی کەمەکات یان کاریگەریەکەی کەم دەکات؟ بەڵێ میوەی وشکراو بۆ سەردەمێک بووە کە سەلاجە نەبووە کە هاتو چۆ نەبووە وەکو ئێستا نەبووە بۆ ئەو سەردەمەوە میوەی کە وشک بۆ شەکرەکەی زیاد دەکات شەکرەکەی لەبەرەوە میوەی وشکراو بە شێوەیەکی گشتی باش نییە بێ مێژیشتەوە. بەڵێ دکتۆر ئەگەر باسێکیش لە دۆشاوەکان بکەین هەڵبەتە دۆشاوی خورما هەیە دۆشاوی تو هەیە تەنانەت ڕووبەهەناریش کە ئێستا خانمان زۆر بەکارێن یا کابانەکان بەکارێهێنن ئەمانە چ کاریگەریەکیان هەیە بە دیاریکراوی لەسەر توشبوانی نەخۆشی شەکرە؟ ڕووبەهەنار لەوانێت تۆ جیازێ بێت لەگەڵ شتەکانی تر دۆشاوەکانی تر فەرقی مەسەڵەن دۆشاوی ترێ شەکری زۆر و خستە دەرە بەس لەوان ڕووبەهەنار مەسەڵەن ئێستا خەڵک وەکو بۆ برنج بەکاری دێنێ ئەوە کێشە نییە تەمانێ باسیەوەمان کرد کە برنج سنووردار بێ زۆر لە سەرێک نەبێت ئەوە لەوانەیە زۆر کێشە نەبێ کاریگەری زۆر نەبێت بۆ چێش بەکاری بێنەوە شتانە بەڵام بە شێوەی گشتی مرەبا و دۆشا و ئەوانە خستن شەکریان زۆرە. بەڵێ ئەوانە بەکارنێت باشە کەسێک شەکری هەیە بڵێ یەکێکتر لەو خاڵانی کە مەبەستمە پرسیارکەم ئەویش ئەوەیە کە ئەو کەسانی کە کێشیان زۆرە ڕەنگە هەندێک جار لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بیانەوێت ڕۆژوگرتن بکەنە ڕێگەیەک بۆ کێش دابەزانیان اینجا ئەگەر کەسەکە توشبووی نەخۆشی شەکرە بێت یاخودنا زۆر جار پارشێو ناکەن یاخود ئەوە تا کاتی پارشێوکردنیان دەهێنە پێشەوە یاخود لە کاتێکی زووترە پارشێو دەکەن لە بەرەوەی کە دەوامیان هەیە ئەیانەوێت کە کاتی خەویشیان لەگەڵیان ڕێککەنەوە. پارشێو نەکردن یاخود زوو پارشێوکردن چ کاریگەریەکی دەبێت لەسەر ئەو کەسانەی کە نەخۆشی شەکریان هەیە؟ بەڵێ پارشێو بکرێ باشە ئەگەر حتا لە کاتەکانی تر کە ڕەمەزانیش نیە ئەو کەسانی شەکریان هەیە پێیان دەڵێن مەسەرەن لە کاتی ژەمەکان زۆر مەخۆ بەس دەکرێت بە تایبەتی ئەوەی دەرمانی هەیە یا ئەوەی دەرزی هەیە دەڵێن کاتەکانی کە ژەگە شتێ بخۆی مەسەڵەن کاتی نووسن دووپار و یا شتێ بخۆی ئەوە باشترە بۆ شێوەیە لەبەرەوە ڕۆژوو نەکردن بۆ کەسێک کە شەکرێ هەیە بە تایبەتی ئەگەر دەرمانی هەبێ شتێکی باش نییە وا چاکە عەفو پارشێو بکاتەوە دووجار نان بخوات لە 24 ساعتدا. بەڵێ دەستەکانە خۆش بێ دکتۆر وەکو کۆتا پرسیار وەکو ڕێنمایی بۆ هاوڵاتیان و بەتایبەت توشبوانی نەخۆشی شەکرە ئەو کەسانی کە توشبووی نەخۆشی شەکرن وە بە ڕۆژوون ڕۆژانە هەڵبەتە پشکنین بۆ خۆیان دەکەن ڕێژی شەکریان چەند بێت پێویست دەکات کە ڕۆژۆکەیان بشکێنن بۆی کە کاریگەری خراپی لەسەر تەندروستیان نەبێت چ بۆی کە شەکرەکەی بەرز بێتەوە یاخود شەکرەکەی دابەزێت؟ بەڵێ بۆ دابەزین تەبەن ئەگەر لە هەفتا بێتە خوارێ زۆر کەس پێتێکسی لە هەفتا و 16 نێتە خوارەوە ئەگەر لە هەفتاتە خوارەوە ڕۆژەکە بشکێنێ باشە بە تایبەتی کەسێک کە دەرمانی هەبێ وە زیاترەوە لە کەسێکدا کە ڕوودا کە دەرمانی هەبێ بۆ بەرزبوونەوە ژمارێکی دیاریکراوم لەلا نییە بەڵام ئەگەر زۆر بەرز بەوە دیارە شەکرەکەی پێویستی بە چارەسەریا گۆڕانکاری لە دەرمانەکە یاگە دەرمانی پێویست دەست بە دەرمان بکات بۆ شێوەیە. بەڵێ دەستەکانە خۆش بێ دکتۆرگیان زۆر سوپاس ماندوومان کردی سوپاس. بەڵێ هیچ شتێکت مابوو دکتۆر؟ وڵای شت زۆر مابوو دوور درێژە بابەتەکە هاویرێکەوە ئای زۆر دێ بەڵام دیارەکاتەکەمان تەواو بوو هیوای تەندروستی بۆ بینەران دەخوازین و زۆر سوپاسی ئێوە سنوورخان و جەماعەتی دەکەین دەستان خۆش بێت. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان سپاس دکتۆریان زۆر سپاس بۆ دکتۆر سعید عوسمان کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و هەناوین سپاس بۆ تەواوی زانیاری و ڕێنمایەکانە سپاس بۆی کە لە پرۆگرامە تایبەتە و لە ڕۆژی هەینیدا لەگەڵ ئێمەدا ئامادەبووی زۆر سپاس. بەڵێ خۆشویستان گەیشتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بۆ هیوایی کە سوودتان لە بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان وەرگرت بێت هەتا سبەین و لە پرۆگرامێکی نوێدا پێتانەگەینەوە کاتێکی خۆش خواتان لەگەڵ.